ئەم کاتتان باش لە سەدوی کراوەی کوردستان 24 لە یەکەمین کۆنفرانسی ڕۆژی نزای نیشتیمانی کە با دەست پێشخەری سەرۆک بارزانانی لە شاری هەولێر بەڕێوەچوو لەگەڵتانم بە دەرفەتمان زانی سەبارەت باڕێخستنیام کۆنفرانسە بە تایبەتی ئەو پەیوەندیە دیبلۆماسی کەریمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیەی قسەی زیاتر بکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت یاریمی کوردستان کە لێرە لەگەڵ زۆر بەخێر بێت. ئەم کۆنفرانسی کە ئەمساڵ کرا لە هەولێر بۆ یەکەم جار ژمارەی زۆری کەسایەتی سیاسی و ئاینی لە دەرەوەی کوردستان لە دەوری خۆی کۆ کردەوە. چه پەیامێکتان ئەویست بە دەرەوەی کوردستان بگەێنن؟ بەڵ ڕاستیدا ئەو جۆرە گردبوونەوە لە ئەمریکا و لە چەندی وڵاتی تریش هەیە. ئەوەی کەمە بە پێویستمان زانی کە هەمیشە باس لە پێکەوە ژیان و ئاشتی و تەبایی و یەکڕێزی نەتەوەی جیا و ئاین و ئاینزای جیا لە کوردستان دەکەین ممکنە بە مافی خۆی پێ نەدرابیتم بە تەواوی لە ئاستی نێودەوڵەتی بەو شێوازە باسی لێ نەکرایە. بۆیە بە پێی زاندرا ئەو جۆرە گردبوونەوە لە هەرێمی کوردستان ساز بدرێ بە مەبەستی ئەوەی کە خەڵکانێک لە دەرەوە دێن و بەشێکی زۆر لەوانە خەڵکارێکن کە لە حکوومەت بوون یا لە حکوومەت کار دەکەن یاخود لە ناوەندەکانی دەسەڵات نزیکن و بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە ناوەندەکانی ئاینی و کەنایس و ناوەندی تر هەیە بە مەبەستی ئەوەی کە بێن لە کوردستان خۆیان ئەو بابەتە ببینن و ئەو پێکەوە ژیانەوە ئەو تەباییەوە کە بە سەدان ساڵە لە کوردستانە هەبووە وەکو میراسێک لە بۆ خەڵکی کوردستان مایتەوە ئەوەی بە دید و بۆ چوونی من ئەوەی کە لە کوردستان هەیە نە بە بڕیارێکی سیاسی بووە نە بە بڕیارێکی یاسایی بووە بەڵکو خۆڕسکە لە ناو دڵی هەموو تاکێک لە وڵاتە باوەڕی پێ بە قەناعەتەوە باوەڕی بە پێکەوە ژیان و بە تەبایی و یەکڕێزی هەبووە و بینیشمان لە کاتی تنگانە هەموو پێکاتەکان چ بوسڵمان بن چ مەسیحی بن چ ئێزیدی بن یاخود نەتەوەی جیاجیا بن ڕویان لە هەرێمی کوردستان کردیە و خەڵکی کوردستانیش باوەشی کردەوە. حکوومەتی هەرێم هەمیشە سیاسەتی دڵی کراوە و دەرگای کراوەی هەبووە و وەژوای کردیە کە خەڵکە ڕوو لە کوردستان بکە بە مەبەستی حەوانەوە. خۆشبەختانە خەڵکی کوردستان بەخشەندە بوونە و توانیویانە خزمەتی ئەو خەڵکە بکەن کە لێ قەوما بوونە و خۆشبەختانە هیچ ڕووداوەکی ناخوازراش ڕووی نەدایە. ئەو تابلۆیە جوانەی کە هەیە ویستمان خەڵکەکە خۆی ببینی نەک ئێمە زۆردار کە دەچینە دەرەوە باسی لێ دەکەین بەڵام خۆیان شاید حاڵی ئەوە بن کە بالفعل کوردستان پەناگەی خەڵکانێکە کە بەیەکەوە دەژین بە ئارامی و بە سەقامگیری. زۆربەی و کەسانی کە دێنە هەرێمی کوردستان و شاندانی کە لە دەرەوە دێن جەنابەت لەگەڵیان قسە دەکەی ئەوان کە دێن کوردستان چۆن دەبینن ئەو پەیامە ئەوە متمانەی کە ئەتانویست ئەوان بە نسبەت هەرێمی کوردستانەوە هەیان بێت لە دیدار و گفتوگۆکان و سەردانەکانیان داڕەنگی داوەتەوە ڕوانگەی ئەوان چۆنە؟ لە دوێنەوە کە بەشێکی زۆریان ممکنە لەسەر خەریتەش کوردستانیان نەبینی بیتن جاری یەکەمە بێن لە وڵاتی جیاجیا کە پێشوازیمان لێکردن و ئەو ئاهەنگە خوانەکەی دوێنێشەوە هەبوو لە دەستپێکی هاتن و گەیشتنیان سەرسام بوون بە حقیقت بەو بارودۆخی چونکە ممکنە تەسەوڕی یاخود دیدی ئەویان نەبوو کە لە ناوچەیەکی ڕۆژهەڵاتی کە هەمیشە بە پڕ لە ناسەقامگیری و کوشتن و ئاژاوەی لە قەڵەم دەدرێ بێن ناوچەیەکی وە ئارام هەبیتن کە هەموو پێکاتەکان بە ئازادانە بتوانن چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کەلتوریەوە چ لە ڕووی ئاین و باوەڕیەوە بتوانن پراکتیزەی مافەکانی خۆیان بکەن و ئەوەی ئەو ڕۆژکە ڕوویدا و ئەو وتارانەی کە پێشکەش کرا کاریگەری هەبووە و دڵنیام لەوەی کە بە بیر و بۆ چوونێکی زۆر ئەرێنی دەگەڕێنە وڵاتی خۆیان و لە داهاتوش ئەگەر ئەو جۆرە گردبوونانەوە بەردەوام بیتن دەکرێت لە داهاتوو باشتری بکەین و دەوڵەمەندتری بکەین و ببێتە نەریتێکی ساڵانە و ئەو براندەی کە لە کوردستانەوە کە ئێمە شانازی پێوە دەکەین شانازی بە پێکەوە ژیان و ئازادی ئاین و ئاینزاکان دەکەین ببێتە براندێکی تایبەت بە کوردستان. پێشتر باسی پێشمەرگە و گیان فیدایی پێشمەرگە دەکرا کە لە بۆ ئاسایشی نێونەتەوەیی لە بۆ سەقامگیری ناوچەکە خۆی فیدا کرد و هەر لە بۆ ئاگداریشتان دوای هەوڵێکی زۆر لەگە فەڕەنسا لەگە شارەوانی فەڕەنسا بڕیاردرا کە ئێستا لە پارکێک لە پاریس بەشێک لەو پارکە بەناوی پێشمەرگە بکرێتن ئەوە وەکو ڕێزێک لە بۆ پێشمەرگەیە و ئێمە شانازی بە پێشمەرگە دەکەین کە خۆیان بەخت کرد لە پێناو ئەو پێکاتانە یەزیدیەکان و مەسیحیەکان و خەڵکانی تریش کە لەیان قەوما بوو. زۆر باشە ئەو پەیوەندە دیبلۆماسیانی کە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیەی ئێستا لە چ ئاستێکدایە؟ ئایا ئەوەی کە چاوەڕوان دەکرێت لە وڵاتان بە یارمەتیدانی هەرێمی کوردستان و بینینی ڕۆڵی ئاشتیخوازانی هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی تەرۆر لەسەر جەمبوارەکاندا ئەیبینن وەکو خۆی؟ دنیا وڵاتان حکوومەت بێگومان هەندێک
سەوابتیان هەیە لە پەیوەندیەکانیان بەڵام هەندە جاریش بەرژەوەندی کاتی یاخود بەرژەوەندی مامناوەندی یا بەرژەوەندی درێژخایەن شێوازی پەیوەندیەکان تەحکوم بەسەر شێوازی پەیوەندیەکان دەکات. خۆشبەختانە ئەوەی کە لە هەرێمی کوردستانەیە چ لە ڕووی پێگەی هەرێمی کوردستانی سیاسی، ئابووری، وزە، پێکەوە ژیان و فاکتەرێکی سەقامگیری لە ناوچەکە وای کردیەکە ئەو بایەخەی کە لە نەوەتەکان لە 2023 لە 2014 کە بە هەرێمی کوردستانەوە بوو بەردەوام بیتن. هەرچەندە ممکنە گۆڕانکاری بەسەر شێوازی کار و پەیوەندیەکان هەر هەبیتن، بەڵام تا ئێستا ئەو پەیوەندیانەمان بەهێزن و حکوومەتی هەرێمیش هەوڵی خۆیدایە کە زیاتر قوڵی بکاتەوە بەتایبەتی لە بواری پەیوەندی ئابووری و فرەچەشنکردنی ئابووری لە ماوەی ڕابردوو لە پاریس و لە ڕۆما دوو کۆربەندی ئابووریمان هەبوو لە نزیک لە چەند وڵاتی تریش بە هەمان شێوە ئەو کۆربەندەمان دەبیتن کە ئەوە شان بەشانی لایەنە دیبلۆماسی و سیاسیەکە هەوڵ دەداتن کە هەرێمی کوردستان بگەینێتە قۆناغێکی باش. ئەم کۆنفرانسە ئەم ساڵ بەردەوام دەبێت یا بۆ ساڵانی داهاتوش پڕیارەکە لە هەولێر بەڕێوە بچێت؟ لە ڕاستیدا ئەو کۆنفرانسانە لە ئەمریکا لە ساڵی 1953 و ساڵانە هەیە و دوای تەواوبوونی ئەو لژنەی ئامادەکاری دڵنیام دانیشتنی خۆی دەکا و هەڵسەنگاندن بۆ کۆنفرانسە دەکا و دەستکەوتەکانی و سەرکەوتنەکانی و کەم و کوڕیەکانی و ئەگەر فعلان بینیمان کە دەستکەوتێکی مەزنە و لە ڕووی پێگەی هەرێم یاخود پێگەی هەرێم لە کۆمەلگای نێودەوڵەتی بەهێزتر کردیا بێگومان دووبارە بوونەوەی ئەو جۆرە کۆڕبەندانە یاخود ئەو گردبوونەوەوانە پێویستە بەڕای من بەڵام ئەوە دەمێنێتەوە سەر بڕیاری خودی لیژنەکە و هەڵسەنگاندنیان لە بۆ ئەو جارە. باشە دەستان خۆش بێت و مادوونە بن. سپاس دەکەم بەڕێ سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستەدیۆی کراوی کوردستان 24 لەگەڵمان بوو. سپاس کە بینەروبی سەرمان بوون.